حزب الشوايا الاحداث حزب محمد عادي السربستي حزب الشوايا معروف ومن الدولة السورية أصله من الرقة طالع وتعرفوا كل الدنيا. حزب الشوايا معروف ومن الدولة السورية أصله من الرقة طالع وتعرفوا كل الدنيا. باسو خاصێکی لەدڵ تاما بم ناڕێەوە شاگوڵی باقی دڵی نایەڵم چەمێوە ڕەنگە ئێستا لێم دووربی ڕۆژێ بگەڕێەوە ڕەنگە ئێستا لێم دووربی ڕۆژێ بگەڕێەوە ڕەبی وەک منت لێنێ بێغەمبی بەعەسێەوە لداری نهامتی و آزار ناڵێەوە بەدەست غەمی زەمانە پیر نەبینەتێ حزب الشوايا معروف ومن الدولة السورية أصله من الرقة طالع وتعرفوا كل الدنيا. حزب الشوايا معروف ومن الدولة السورية أصله من الرقة طالع وتعرفوا كل الدنيا. حزب الشوايا معروف ومن الدولة السورية أصله من الرقة طالع وتعرفوا كل الدنيا. حزب الشوايا معروف دیوانە و سەرگەردانم خاکم بۆ سەڕێتەوە معلومی لەسەر بەرماڵ لەخوا دەپاڕێتەوە ئەوەی کە خۆشم دەویست دەڵێم خوایە بێتەوە خوایە بەرەو باوەشم دێت و بەعەسێتەوە دڵشوشەیەکە شکا هەر یەک زار دەشێتەوە هەرچەندە باسی عەشقی ئێمە قەت نابڕێتەوە شێخ زیادم لەلایە معلومی دەیڵێتەوە ئەمن دڵخۆشم نیشتووی لای سۆی هەوڕێتەوە خۆی سۆی معرومی هەروای وتووە تا مردن دەیڵێتەوە معرومی هەروای وتووە تا مردن دەیوێتەوە تا مردن دەیڵێتەوە ئەو سەیارەش توت دەکەم پێشبی ئەم کەوێتەوە یادی وەسا هونەرە بە کەلیمەی نوێتەوە دەزانم کوڕی چاکە و زۆر کەس پێی دەڕچێتەوە محرومی بۆیان بێژە بە کەلیمەی نوێتەوە یادی وەسا هونەرە معرومی دەیڵێتەوە دەزانم خۆی یەکەمە و خەڵک پێی دەڕچێتەوە دەزانم خۆی یەکەمە و خەڵک پێی دەڕچێتەوە هەیە بۆتە ئاواتی زارێ لێی بەرێتەوە وەک برا وەک لای سلوسار خەزیەتان نابێتەوە وەک برا وەک لای هونەر خەزیەتان نابێتەوە کامە پۆرشیشی پێیە لە بیمەکەی ئەوی دەپاڕێتەوە ماڵک ناوی کابراشتان گوت زیزار سرای نەخەرە هەڵناکەم چەندی تاریک بێژوورم خۆشبەختی جانە خۆشبەختی
گیانە خۆشبەختیان لە تۆدا وێنامەوە وەرێ دوورم گیانە خۆشبەختیان لە تۆدا وێنامەوە وەرێ دوورم هەرگیز نابم پەشیماون لەسەر بڕیارم سوورم لەسەر بڕیارم سوورم سێرای نامەر هەڵ ناکەم چەندی تاریک بێژوورم خۆشبەختیم لە تۆدا بێ نامەوێ هەر لێ دوورم هەرگیز نابم پەشیمان لەسەر بڕیارم سوورم کە من ئاوا فێرکرام ئیدی ناگۆڕێ دەسوور گەر چاوم خەیانەتکە کوێری دەکەم نایبورم خاک بەسەر لەو کەسەش بێ بیپەڕێنێ سنوورم خاک بەسەر لەو کەسەش بێ بیپەڕێنێ سنوورم ای بۆی عازی قوربان بێت سەد بازی ای بۆی عازی ای بۆی عازی ئیدریسی شەبرە بەندی پڕشعورم شەرتە جوانت بۆ دەڵێم بم ناسا کاکە سوورم شەرتە جوانت بۆ دەڵێم بم ناسا کاکە سوورم هەرزان بازاری داینا دانیشتوە لە حەزورم بڕۆ لای مساعدە بەس لە دۆست کاکە سوورم ئەی بەس لە دۆست کاکە سوورم بۆ کاکە زیرێکی خۆشنەوە خەم و خەفەتی عشقت بە شێوەیە لەمباری وەک بەرانی زستانێ تەڕ بووە لەو لالێ تەڕ بووە لە شولاری دڵێ ماوەم لێ مەکە تۆ خۆ جوان و عەیاری کەس وەک من بۆ تۆ ناژێ بەخوە بە وەفاداری دڵخۆشم هەڵمەت منتک گەربی کەپلیم بەرداری پەنجە زێڕینەکانی دا مامۆستا زانیاری مەعلومیش بۆنگۆ بڵێ بە بەند و شەیزاری هەی زانیار خۆی مامۆستایە بەخوا نەکرێ ئینکاری دەرکوچی دۆستی منە بە شادی کاک بڕیاری بۆ ڕامی خۆشناوە تۆ بۆ من کەس و کاری کاکە ڕەم و هەریری تۆ کەسێ وەفاداری بۆ ئەمۆی بازەران بۆ ئەمۆی بازەران خەم نەسێ بۆ کەناری شاوێسی دۆستی منن دەک بێ بەڵا بێ ئاری شێخ هاد و ئیسۆ ئێوەنجێ ئیفتیخاری بی ئێم بێتە مەیدان لە قۆرتەنێ فیڕاری لە قۆرتەنێ فیڕاری ئافەریزان هەی دڵخۆشم پێدەکەنم هەندەمان تێن دێدەمیش دڵپڕم غەرق دەبم لە خەمان نازانم بۆ مەردان قەت وەفاینە بۆ زەمان وەفای هەیە زەمانە بەس لە بۆ سووک و کەمان هەی بۆیە دەمبم وا دەڵێم ئایەمان وەفەمان بۆیە دەمبم وا دەڵێم ئایەمان وەفەمان شێخ زیادم لە تەکا برای مرد و قارەمان لە مێژە وایان وتووە بی ئێم ئەڵمان و زەمان تا ساعبی بیهێم بین هەروە بەرزە شوورەمان لەی دەزان یاری کوردی و ئوستاز و برا گەورەمان کاکوونەری چلوچار وەسفی دەکەم گشتەمان کاکوونەری چلوچار ئەمەشم بۆ وەسایە وەسفی دەکەم گشتەمان هەموو دەمێ بینیومە هەر لە ڕێزی یەکەمان هەزار سایەقی بەخوا خستۆتە دەرد و غەمان پێنج سەدە چلوچار ئەگەر لە بەندی وا ناگوێت
هاتوومە بەردەرگایتەوە هەبەم دڵەشێتەوە ئەم دڵی کە لێت بردوم بە خوار دەمرێتەوە عشقی باڵای جوانیم بە جوانی نوێتەوە جوانی وەک تۆم نەدیوە لە لوبنان و کوێتەوە عیفە گولەی ئێستاکەت شەولات بەعەسێتەوە پێی بڵێن کەسێیە عشقی دیبە بێتەوە ئی بۆی عادی دریسی قەت خەم نیە دەڕێتەوە ئی بۆی عادی دریسی قەت خەم نیە دەڕێتەوە کابرای سایق تیارش لەبی ئێم دەکشێتەوە کابرای سایق تیارش لەبی ئێم دەکشێتەوە خاوەن وزنە گەر بپڕی کەس نییە بیگرێتەوە مۆدیل قەدیمی ئەوان بە مۆدیلی نوێتەوە لەسەر 200 وەرگەڕەی لێتی ناخۆپێتەوە بۆ دەگریم شەوانە بۆ دەگریم ڕۆژانە شەوانە بە یادی تۆ ڕوو دەکەمە مەیخانە ڕۆژانەش هاتو چوونم بەخوا بە بەرماڵیانە من خۆشم ویست لەدڵەوە خۆشم ویست وەک ئەو گیانە بەڵام ئەویش بێوەفا ڕۆی و منی وەلانە دڵداری لای مەحرومی خۆشویستنی یەکدانە زۆرکەراتی زۆر عیبە کەی ئەمە شۆ لە پیاوانە یادی وەسا هونەری یادی ئەو پاڵەوانە بۆ 550 سارەی کە دێتە ئەو مەیدانە دنیا دەزانێ وەسا جەلادی هەر هەمیانە بۆ 550 سارەی کە دێتە ئەو مەیدانە بەخوا وەسا هونەرمان جەلادی هەر هەمیانە ئەوەندە باش دەی دەخڕێت زادەش دڵی پڕژانە ئەوەندە باش دەی دەخڕێ زادەش پڵی پڕژانە زادەش کوڵی پڕژانە زادەش دڵی پڕژانە سەرتەی دڵی گریانە ئامان لە دنیای خۆم ئەو بەندەم تاڵزەدانە قسە و قەسەڵۆک ناخوا قسە و قسەڵۆک ناخوا هونەرمەردی مەیدە قسە و قەسەڵۆک ناخوا هونەرمەردی مەیدانە گەر منافەسەی دەکەن با بێنەو سەیاقانە گەر منافەسەی دەکەن با بێنەو سەیاقانە لە هەولێرێ دەردەسین جابەرەوە شارانە کابرا نەگەشتە چۆمان مام هونەرە ئێرانە دێ لەوەی ڕاستی دەگرن لەو هەموو سەیتەرانە هەرچی لەو مەدیسەیە برامە خانەدانە زانیار کوردی لێی دەدا هەبەم پەنجە جوانانە شێخزیان لە تەک منە بۆی دەڵم لەو بەندانە یەکەم سکڕاپسیە بۆ خوای قەبرستانە هەی لە لادەیە تا پۆرشی چی ئەدوەست برۆ ڕیکلامە بەعابگەزورە هەی لە لادەیە تا پۆرشی هەرچی دەوێ هەیەنە هەی لە لادەیە تا پۆرشی هەرچی دەوێ هەیەنە کاکە بڕیار کەرکوشی هەولێر ماڵی خۆتانە هەرچی خەڵکی ئێرەش نییە بقەی ناڵە میوانە هەولێر ماڵی هەمووانە جێگای پێکەوە ژیانە کاکە ڕامینی خۆشناوە لە خۆمانە بۆ ڕەمۆ هەریریشە بۆی دەڵێم بە برایانە هی بۆی عازی ئیدریسی خۆشم دەوەی مەردانە کوڕەکانی عازیمان ئەوان ڕۆڵەی تەنگانە دووبارە بۆ کاگەمۆی
سیاهلی بازەلانە بازەلانی دۆست من نەیاندەم بە بێگانە کاکاری شاوێسیش ئەو بەندەم بۆ میدانە شاوێسیم زۆر خۆش دەوێ ڕەبی کوێر بن بێگە شێخ زیاد لە تەکمنە دێڵێن لەو کەلیمانە شێخ زیاد لە تەکمنە دێڵێن لەو کەلیمانە نەڵێن سوورەی مەعلومی ئیم شەو ڕیکلام خوانە هەرچە ئەشیایەکە دویست بەو خودایەی هەوانە هەرچە ئەشیایەکە دویست بەو خودایەی هەوانە بەو خودایەی هەیانە بەزوم لەو بەدانە هەیە کەمی بێرکا بەرا و سکرە قەبرستانە هەیە کەمی بێرکا بەرا ئەو سکرە قەبرستانە ئەم ڕیشەشی زۆر جوانە دەستم بۆی بکەم شانە ئەم ڕیشەشی زۆر جوانە دەستم بۆی بکەم شانە کاکە وەختەکە درەنگە زوو دەچمەوە شەوانە ئەمن عمرم گچکەیە دایکم چاوەڕوانمانە دووبارە و سێبارە ئینشاڵڵا